بەهۆی کێشەی بەردەوامی موچە و پێنەدانی بە فەرمانبەران و موچەخۆران لە کاتی خۆیدا کەرتی پەروەردە و مامۆستایانی ناچار کردووە بۆ وەرگرتنی مافەسەرەتاییەکانیان پەنا ببەنە بەر بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن. بەرپرسی هەوڵ و ئاخری ئەم دۆخەی کە ئێستا پەروەردەی تێکەوتووە حکوومەتە، چونکە بە دڵنیاییەوە ئەمە جار یەکەمی مامۆستایانیە کە خۆپیشاندان و بایکۆت و ناڕەزایەتەکان دەڕەبڕن بەداخەوە ئەو جیهەتەی کە بە ئەرکی خۆی هەڵناسێ ئەو لایەنەی کە بەدەم کەیسی مامۆستایانی و کەیسی پەروەردەوە نایە بە دڵنیاییەوە حکوومەتە، چونکە ئەگەر لە ساڵانی پێشووترا بەدەم ئەم دۆخەوە بەهاتایە ئێستا ئەم وەزع بەم شێوەیە نایە بە دڵنیاییەوە. بەداخەوە زەرمەندی یەکەم لێرە قوتابیەوە بە ئەم بایکۆتش بژاردێکی ناچاری مامۆستایان وەکو چۆنە چن لە مان لە خواردنەگرن لە ڕێگەی دێگەڵا سەر و قاچیان ئەشکێ، ئەمەش بژاردێکی ناچاری مامۆستایانە و بەداخەوە دەسەڵاتی زۆردار وە خۆڕخکار نایە بەدەم داواکاریەکانمانەوە. توێژەرێکی کۆمەڵایەتی باس لە گیرروگرفتەکان و کاریگەری بایکۆت دەکات لەسەر کەرتی پەروەردە و دەڵێت چەند ساڵێکی تر کاریگەری خراپەکانی وەستاندنی خوێندن دەرەکەوێت. بێگومان هەموو وەستانێک یان هەموو ڕاگررتنێکی خوێندن چ بەهۆی بایکۆت یا هەر پرۆسە یا هەند کارێکی دیکە بێ کاریگەری خۆی ئەبێت. ئێمە گەر بۆ نمونە کۆرۆنا بکەین بە تێبینی چەند ساڵە پێش ئێستا کە ناچاریش وەستانەکە بێگومان لە ئێستاە زۆر بەڕوونی کاریگەرەکان دەرەکێ بەڵێ کاریگەری دەرەکێ، بەڵام کاریگەرەکان لە داهاتوە زیاتر دەرەکێ. بۆ منە ئێستا فێرخوازێک کە پۆلێکی بنەڕەتیە 6 ساڵی دیکە زۆر بەڕوونیە 4 ساڵ دیکە لە پۆلی 4 لە پۆلی 6 زۆر بە ئاسانی دەرەکەوێت. بەڵێ بێگومان کاریگەری دەرەکەوە کووتم مەرجێ لە ئێستاە دەرکەوێت، بەڵام لە ئایندەیەکی نزیکە چەند ساڵێکی دیکە کار دەچێتە پۆلێکی دیکە زۆر بە ئاسانی ئەمە کاریگەر سەر خوێندنیەکە خوێندنەوەی ئەکا لەسەر نووسینیەکە تا هەند لەسەر لایەنە پەروەردەیەکەش واتە هەم پەروەردە هەم پەروەردە ینی فێرکردن و فێربوونەکەش بێگومان کاریگەری بە ئاسانی دەرەکەوێت. حەمدیە حەمید مامۆستا و بەخێوکارە. بەم شێوەیە باس لە کەمتەرخەمی حکوومەت دەکات سەبارەت بە دۆخی فەرمانبەران و مامۆستایان و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن. بێگومان حکوومەت بەرپرسە، یعنی بۆ ئاوڕێ لەم مامۆستایە لە نادات و ئێستا قەی ناکە ئێمە هاینە ماڵەوە چاوەڕێ چیەکەین؟ چاوەڕێ وەڵامی حکوومەتەکەین. حکوومەت یعنی نابیستێ پێی ناگێت ئێمە چیەکەین لەو سەر ئەو جادا ئەوە مانگرتوەکان ئەوە مناڵ هەمووی ها لە ماڵەوە چاوەڕێەکە بزان مامۆستا کەی تێ بۆ دەرگای قوتابخانە کردێتەوە. یعنی قەی ناکە ئێمە ئیسا مامۆستا ها لە ماڵەوە خوێندکار ها لە ماڵەوە غێر چاوەڕێ حکوومەتەکەین. حکوومەت وەڵامێکمان بدەرەوە، وەڵامێ بدەرەوە کە ئێمە یەک جار ئەو داواکاریمانە بۆمان جێگیرکە بزانام چیمانەوێت جێگیری کە بۆمان. یعنی معقولی ئێمە 10 ساڵە مانەگرن و بایکۆتەکەین و ئەچین لە مامۆستا لە ماڵەوە تەلەبە لە ماڵەوە خوێندکار ها لە ماڵەوە ئێمە خۆمان وڵاتمان بە زانست پێشەکەوێ بە زانست مادەم مامۆستا ها لە ماڵەوە یعنی زانست پەککەوتیە. دەستەواژەی بایکۆت لە هەرێمی کوردستاندا دەستەواژەیەکی تازە و نوێ نییە، بۆ پێی بەردەوام موچە لە کاتی خۆیدا دوا دەکەوێت و دابەش ناکرێت. مامۆستایان و فەرمانبەرانیش دەیانەوێت بە بایکۆتکردنی دام و دەستگاکان کاتی فشاری خۆیان بەرامبەر بە دەسەڵات بەکاربێنن. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.